كان كاستماش هذا كتن هذا الشيء كل دو بارت دا بدو مكيا دا بيواني شيء كل كان قصدي كل كان أما ده نبينا برجون دكاني خو باراتي برجون دكاني خو عند تركيا بس بالدنيا أفغانستان يأخذ هر ترسيك لما تخيل كذا هرتي ناوي كل دا نميني بناوي شورش نبي يدي تربيشي إرهابي بدي تبار شورش كل بران نباشور دا شورشي كل شورشي آزادی خوازی بیتو لا ایران لا است او ردوانی که در حق با کودکان بدن بیتو لا است تحریم تعلیم و تدریس کانی سوریا دا رنگ بدن بیتن اما او اتفاقی که دست است دین دولتی که چشکان دا کاملا برسیار ما موجود دکان لکاتک دا بلین خودی روجاوا دی لا بوسنا و هرسکیا خودی هرسگوینیا دی دفاع لا کاملا خلقك لنتويك يا لمذهبك دوازار لا برجش لدابو باراسني برجوندي كان يخوي نبي ما ولا بالكن الشر يورك هي رنقولي دانو يمبي غلط الناس عم رنقول لا زال الحسن سلبي رنقولي دانو يمبي بو زياده الرقاسه كاري بو بلهم برولي كان منطقه قوقازو بكاتنو مترسي الروت الاسلاميه كانوا تيارة رو كان لسر بوري كان غواسنو او سرساو بترولي نهري او ركا ما دبي قرباني بكمل سلوى ياخذ كمالك آزادي الإنسانية تكانوا في بلاد وسلبتي قلب كاتن دجناوي ببيانو رخلاوك ببيانو ناوي كسك إرهابيا وتتعامل دفاع كان إني دولتي دقل ششكان دا بوخوي محكة لسلوك آية ما فكان يملو براسته لم موارد براكتش دا زي بس ذكرن يا تنها كمالك بانجشو دروش بودي خدار بو فريداني قلام وهلوها بو فريداني خدي لصلاة كان إخوان بونمونك باس دا باركاني كمالاتي لنا ما فكاني بفادك لو بيتان وانا بلا أوروبا شهرستاني دا إيدي سبز ما فكمالاتي كانوا بيمين كمالاتي إنسان كانوا كويكا تا سارنج زوترين رجاء أو برسياني كلا أو رجعوا دهن بقدر أو رجع برسياني بكلا رجعات دهن برحق إشكالية نتوي بتوكان بود درسكرين دام زاك تابلوك ياخذ زمامي سبب ما فكان يروح دام مزيني لجنيش جابت بك بناوي لجني أبري كمالاتي تاو لجني بك نهات نتوي بتوكان نتواني لمسك كان كذا فعال بيتو زامي شنو لازم بيزبكاتن أو لجني لصالح الزارو ياخذ هجدي حزيرين صالح الزارو نخلوهاش تابلوك كما ذكر كيستا وزارنامي إستا زارنامي زيان ما فكان يروحو دواتان نتوي بتوكان لدانش ليش ديال باريس لا دي دوازدي زلوهاش واتر شش من دواي نووسین تابلوەکە ڕەزامەندی خۆی لەسەر ئەو تابلوێ دەربڕی کە نازناوی جیهاننامەی جیهانی مافەکانی مرۆڤ وەگرت بێگومان جیهاننامەی جیهانی مافەکانی مرۆڤ زیاد لە دێباجەکەی چەندین ماف دەگرێتە خۆی لە بواری مافە کۆمەڵایەتیەکان سیاسیەکان ئابووریەکان فەرهەنگی کولتوری هەتا دوایی بەڵام دەکرێت ئێمە بە کورتی پوختی بکەین دوازار قسە لەسەر ئەو مافانە بکەین یەک لەوانە قسە لەسەر ئازادی و یەکسانی نێوان مرۆڤەکان دەکاتن والو آزادی سرچکان و با آزادی تاکش و لشوی جان رفتار بکنوا سه قدرت کردن و حرام کردی بازرگانی و کردن بمرو و کویل کردنی رزگتن دستوری یا سعی تاکس و قدرت کردنی اشکال زدن و معاملات سعی فرص و آبروچین لبا کم کردوی کسایتی مرو یکسانی مافکان بوسط مرو بکن بدیاوات رنگ و رگز و زیان دعای و زمان بوسون سیاسی و انتمای اجتماعی و کمالایتی و آینی بەشداری کردنی تاکە ژیانی گشتی و مارسەکردنی دەسەڵات و دابینکردنی بیمەی کۆمەڵایەتی و ئاسایشی ژیانی تاکەکە ئازادی تاکەس لە گشتە جێبوون و پەنابەری کۆچکردن کە مرۆڤێک حەقی خۆی هەیە وەکو خوای تبارەک و تعالی فەرمووی ئەلەم تەکن ئەرض الله واسعة فتهاجروا منها خوای تبارەک و تعالی کە لە وڵاتێکدا ڕەنگە ناسەخامگیری لێ هەبوویتن یا زۆردەریش لێ هەبوویتن دۆڕێ بەوەیدا بچی پەنا بێ بۆ شوێنێک بەڵام دوجار لە چوارچێوەی مافی ئینسانیەکانی تۆشدا ئەو مافانەی کە دەڕێژراون بۆ دیفاعکردن لە پەنابەری کەس تەماشاکەی پەنابەران بە ناشرینترین شێواز لە وڵاتاندا ڕەتەکرێنەوە و تەعاملیان دەگەکرێت تەنها تا ئێستا دەتوانین بڵێن سویسرا توانیتی لەسەرەوە مانەوەی خۆی لە ڕێزگرتنە پەنابەریوانە بەردەوام بتوانین ڕێز بدرێت و ڕەنگەویش بەچوونی بۆ ناو کۆمەڵی نەتەوەیەکەوە بۆ ناحلفی اقتصادی دوازار زەربێک لە انحیازەکانی خۆی بدا لە بێلایەنێتی خۆی بدا کە بە درێژایی مێژوێژی دێژ سویسرا توانیتی بێلایەنی خۆی پارێزی بەڵام ئێستا زۆربەی بیرمەند و سیاسەتمەدارانی خودی سویسراش هەکە لە دەسەڵاتیشدا مەترسیان لەسەر ئاینەی سیاسەتی سویسرا هەیە بەوەی نابێ بچێتە پاڵ حلفی شیمالی ڕاستە بە ناوی پاراستنی ئاشتی جیهانیەکەی بچێتە پاڵەوە ڕێکردن بەڵام دواتر بەشدار دەبێتن لە نێو حلفەدا ڕەنگە سبەی و بەهانەی نامێت لە نێو شەڕەکاندا بێلایەن بمێنێتەوە وهروە لە ئاستی کۆمەڵایەتیشدا چاودێریکردنی کۆمەڵایەتی و تەندروستی وەکێشتا کەسەکان هەروەها مافی زەوات و ڕێزکردنی پێکاتی خێزان و
بەرپرسێتی دەوڵەت ئاس پاراستنی ئاسایشی خێزان و سەرچاوەی ژیان بەڕاستی ئەو ڕۆژە برادەکرێت لە کۆڵێکی ئەهمیەتی باسوێک کە لە ئەوروپا سیستەمی خێزان هەڵبەشاو و نازانم چ ڕاستە براجان سیستەمی خێزان ئەوروپا بەرەو تێکچوون و بەرەو نەمان و بەڵام دەبێتە ئێستا تازە سەرەتاکانی دروستکردنەوەی خێزانێکی نوێ بۆ نمونە لە ئەمریکا دەست پێکا بۆ ئەوەی شیرازەی کۆمەڵایەتی ئەو کۆمەڵگەیە نەشێت جارێش بنیادەکانی خۆی بنێتەوە سود لە غەڵەتەکانی ڕابردوو خۆی بکات کە ئەو بەڕەڵایە لە نەبوونی خێزانەوە پێکاتە سەرچی کۆمەڵگا چ کاریگەریی کردو سەرەوەی کە کۆمەڵێک مەشاکلی گەورە لە وڵاتانەدا بنێتەوە لێرەوە تەماشاکەی مافەکانی مرۆڤیش یاخود زانامەکەی گرنگجێکی زۆر بە خێزان و هەروەها مافی منداڵ و هەروەها مافی ئافرەتی دوژوانن تا دوای ئێداکەن. ئەو مافانە چ لەسەر ئاستی نێودەوڵەتی یاخود لەسەر ئاستی نێوخۆی یا لەسەر ئاستی ئەقلیمی تا چەند پیادەکراون ئەوە بەڕاستی بابەتێکە جێپرسیارە ڕەنگە هەموو ڕووداوە مێژوانێکی ئێمە دەخوێنەوە هەموو شەڕ و شۆڕ ئەو هاوچێشە سیاسیانێکە لە دنیادا ڕوودەبەدەن مەحەک بن سەرجێک بن بۆ ئەوەی تا چەند توانەوە مافەکان پیادە بکرێن و جێبەجێ بکرێن. پێم باش بێ من لە بەدەوەی کۆتایی بەکۆڕەکەبینی بەڕاستی لەسەر ئاستی وڵاتی خۆشماندا ئاماژەیەک بە ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ ئەو جانامەیە بنێن کە بەڕاستی سیستەمی سیاسی لە وڵاتی ئێمەدا ئەحزابی سیاسی لە وڵاتی ئێمەدا شانازیەکی زۆر بەو مافانەوەکەن و بانگەشەی زۆری پێوەکەن و هەروەها دروشمی بەرزیشی و برێخەداریشی بەرز بکەنەوە بەڵام دواتر دەگەینە ئاستێک کە بەڕاستی لە وڵاتی ئێمەشدا بەڕاستی لە وڵاتی ئێمەشدا جەهەنەمێک بۆ مافەکانی مرۆڤ دروست دەکرێت چ لە شەڵی خۆیانێک کە ئێمە بینیمان دیاندی ڕم دەکرێن و بە بەرچاوی خەڵکەوە دەکوژێن چ لەو ماڵانێک کە داڵان دەکرێن و ئاوارە دەکرێن لەسەر وڵاتی تۆ لە وڵاتی خۆت ئاوارە بکرێت و ناوت بێنێن ئاوارە لە بواری ئاپریدا من قسەکەم بۆ نمونە لە سۆرانێک تا ئێستا شتێک نییە بە ناوی دژنی ئەمنی اقتصادی کۆنتڕۆلی بازار بۆ بکات و کۆمەڵی بازرگان و سوخۆی بەردەبنجانی ئەو خەڵکە بێ ئەوەی کەسێک کە بەسەرپێچیان بکات ڕەنگە لە ئەوە وەک ئازادیەکی ئینسان لە بوارە ئابووریەکان ڕاست ئێمە ئەگەر تۆ لەگەڵەوە دیاردەی سیستەمی بازاری ئازادەکەی بەڵام مانای ئەوە نییە تۆ لەو دنیای سەرمایه‌داریدا لەو دنیای لیبرالیدا کە ئێستا بازاری ئازادە بەڵام لە وڵاتانی خۆشیاندا ئەوە خوری ئەو برادرانی زیاتر لە منشارەزاتی اقتصاد ئەمنی اقتصاد یەکێکە لەو لەلایەنە گرنگانەی کە دەتوانێت ڕەچاوی ژیان و گوزەرانی هاوڵاتیان بکات و هەریز نەبێت لە ئێش و ئازارەکان یەکەم بکاتەوە بۆ ئەوەی دواتر ئەوان زیاتر بتوان خدمەت بە وڵات خۆیان بکەن. بە هەمان شێوە لە دروستکردنی ئازادی سەندیکاوی یاخود ئازادی ڕێکخراوبوون دوازار لە وڵاتی ئێمەدا لە چوارچێوەی ئەو دەسەڵاتانەدا تەماشاکەی لە بڕیاردا هەر کۆمەڵە خەڵکێکە گەنجێک ئازادە بخۆی ڕێکخراوێک بێکەوبنێت و سەندیکایەکی پیشەیی یا جەماوەی بێکەوبنێت بەڵام دوازار بەر لەوەی بڕیاری دەرچوونی بۆ دەربزی دەبێت تەحقیق لە کونی و ڕابردوو پێشهات و پاشخانی هەموو تا کەسانە بڵێت چی بوون و چی نەبوون و چی دەکەن و چی ناکەن ئینتیمایان چییە کەواتە تۆ کە لەمبەر دروست دەکەی و هەوڵەدەی ئەو ئینسانان لە ئینتیمابوونی خۆیان یاخود لە دروستکردنی ڕێکخراو یا سندیکایی خۆیاندا کێشیان بۆ دروستەکەی بەناو دەکۆڵینەوە لە کونێو ئینسانە تۆ بەڕاستی گومان دەخەیت سەر بڕوابوونی خۆت و توانایی خۆت بە مافەکانی مرۆڤ دواتر کە هەموو دیرانەی لە شەڕەکاندا بەڕاستی گولەباران دەکرێن هەموو ئەو تەوانبارانەی ڕەنگە بەردەوەی تەحقیقیان لەگەڵ بکرێت لە زیندانەکاندا ئەشکەنجە دەدرێن ئەوانە هەموو گومانن هەموویان پرسیارن لەسەر ئاستی تەعاملی ئێمە لەگەڵ مافەکانی مرۆڤ لەگەڵ بڕوابوون بە مەدەنیەت و تا دوای خودی ئەو تەعاملانێک کە ئەیبینین کە بەڕاستی ئێمە ئەوەکە لە خۆناغێکی زۆر هەستیار داین خۆناغێکی گرنگ لە ژیانی سیاسی خۆماندا کە بە حیات کورد شتێکی وای نەبینیوە ڕەنگە ئیشکردنی زیادیانە بۆ قایمکردنی مافەکانی مرۆڤ و ڕێزگرتنی کەرامەتی ئینسان باشترین هەنگاو بێ بۆ سەرکەوتنی پرۆسەی سیاسی ئێمە و پرۆسەی دیموکراتی ئەو وڵاتی کە ئێستا هەیە و هەروەها ڕێزگرتن لە بیرۆبۆچوونی سیاسی و تەنانەت برای نابێ ئەوە بکەن لە چوارچێوەی جاڕامی مافی مرۆڤدا ئاماژە بۆ دراوە تاکە کەس ئازادە لە گۆڕینی ئینتیمای ئاینی خۆشی لە گۆڕینی ئینتیمای ئاینی خۆشی ئازادە بەڵام لە وڵاتی تۆ دەبێت چەند بەرداشتێک دامێنیەوە یعنی ناکرێت وەکو مرۆڤێک وەکو ئینسانێکە دابنیشیت یاخود ئینسانێک کە بتوانێت بۆ لەبەرەوەی دوازار سەرچاوەی ژیانت بەدەست بۆ نمونە تەسکەی حیزب بێت کە ئەوە سەرەتایی ترین مافەکانی مرۆڤ من خاوەن بڕوانامە برادێکی خاوەن بڕوانامەیە بەڵام دوازار برادری پێش من حەقی مافی وەزیفەکانی خۆی هەیە من بە کۆمەڵێکی دەیبێ بێتم
بەڵام مانای ئەوەش نیە ئێمە وڵاتی ئێمە دۆزەخان ناکەی وەرەگرتن لەبەڵێ بەڕاستی ناوشیاری کۆمەڵایەتی ئێمە کۆمەڵگەی ئێمەش کە ئامادەنیە ڕێز لە یاسای وڵاتە بگرێت ڕێز لە دەستوری وڵاتە بگرێت بۆ نمونە مرۆڕێک لە بازاڕ ڕاوەستا خزمەت تۆ کاتن سایقێک ئامادەنی ئیلتیزامی پێوە بکە پۆلیسێک بەرگری لە تۆ کاتن تو ئامادەنی احترامی بگری هەموو دامدەستگایەک بینایەک بۆ نوێکرێتەوە بە مەلاین دنیا دەخوێنێ و خەڵکی پێسەرفەکەی دوازار هەر ئەو کۆمەڵگەیەتی شوشەکانی شێن وڵۆپەکانی شێن واتە ناوشیاری کۆمەڵایەتی کۆمەڵگەی ئێمەش نەبوونی تەنسیقی لەگەڵ دەسەڵاتی خۆی و لێزگرتن بۆ یاسا و مرکەزبوونی بۆ دەستورەکانی وڵاتە بەڕاستی دوازار ئەوەش بەرگمانێک و بەدەحاڵێک لە نێوان خودی دەسەڵات و هاوڵاتیانیش دەروت دەکات کە ئەمەش بەڕاستی ئەرکە ئێمەدا ئاستی خۆماندا ئیش لەسەر وشیاری خەڵک بکەین ئیش لەسەر گۆڕانی تەسەڕوفاتی خەڵک بکەین ئیش لەسەر پێشبڕینی وشیاری ئەو خەڵکە بکەین لە ئاستی تەعاملکردن لەگەڵ وڵاتی خۆت چونکە من جارێکی لە خۆڕشتیش ئاماژەم پێداوە بۆ نمونە کە تۆ ڕۆکە لەشکرێکی نظامی گەلی لە کوردستاندا هەبێت مانای ئەوە نێت تۆ مقابلەکانی بەحث بۆ گەڕانێتەوە دەبێت تاچ کورفێری ئەوە بکرێت کوڕی کورفێری ئەوە بکرێت ئەگەر دوێنێ کە کەسێک لەناو دچی مقابلیدا سەرجەم وڵاتێک سەرجەم بەهاکانی تولێ لە ژێر پێخست و بیانیان لە ژێر دەرگەی داوی دەواازی مندەکانی دێگرتی بەڵام ڕەنگە جلکە مقابلەکەی ئەوڕۆکان هەمانەوە جلکەی پێشوو نەبێ ئەوە کەسێک کە توانێت ئەوڕۆکە ئەزمونەکەی تو پارێزێ ئەو کەسەیە دیفاع لە ئازادیەکانی تو سنوورەکانی تۆ کاتن یعنی لەسەر هەردوو ئاستی ئێمە لەسەر ئاستی دەسەڵات و لەسەر ئاستی هاوڵاتیانیش ئەو بەدەحاڵیان و هەروەها نێگەیشتنە هەم ناڵێن دەسەڵات شەڕعەتی بەخۆی داوەکە و مافانە پێشە بکاتن بەڵام دوجار ئەو بەدەحاڵیان ڕێخۆش کردێ بۆی کۆمەڵێک سەر پێچ بکرێت گەندەڵی ئابووری دروستبی گەندەڵی ئیداری دروستبی شەڕی ناوخۆ دروستبی قبول نەکردنیەک دروستبی تا ئێستا کە کورد ئامادەنێ لە سفرێک و بێتەوە ڕەنگەوە مەترسیبی بۆ ئایندەی نەوەکانی ئێمە کۆمەڵێک بوارێتر کە ڕەنگە لەو کۆڕەکرددا بوار لەبێ قسەی لەسەر بکەین بەڵام بەگوێرە ئەو دەسا ڕاپەڕنێکی ئێمە خوێنەوە بۆ وڵاتی خۆمانەکەین بەڕاستی نەمانتوانێت لە سەدا 25 ڕێز لە مافەکانی مرۆڤ بنین لەناو خودی خۆشماندا ئێمە وەکو تاکە کەسش ئامادەن و لەناوێت من وەکو کەسێک وەکو هاوڵاتێک هاوڵاتی بەرامبەری خۆم قبوڵ بێت یعنی دلەیەکەی ئێمە هەر دەسەڵاتداری لە خودی کەسەکانیشدا کە ئێمە تا ئێستا بۆ خۆمان یەکتریمان قبوڵ نییە بەڵام هەنگاوی باشیش هەن ئیدی ئەو هەنگاوانە بە دروشم ناکرێن ئەو هەنگاوانە بە قسە ناکرێن ئەو هەنگاوانە دەبێت بەرنامەیەکی وەختی بۆ دابڕێژێ لە سەردا پیادە بکرێت و عملی یاخود پراکتیکی خەڵکەکە جێ بەجێ بکات و خودی سیستەمی شەبێ یاخود یەکسانیەک کە بێت لە تەعاملی یاسایی هەروەها تەندروستی و پەروەردەی هەتاخی لەگەڵ خەڵکدا و قوربانیەکانی ئەو خەڵکە لە بەرچاو بگیرێت داوای لە بەردەدانێک کە مەگەر وەخت زۆر بێتمن ئومێدوارم مسلمان بن هەر برادەریشم لە حەزێکی هەبێ یاخود تێمنێکی هەبێ یاخود رەخنێکی هەبێ بە سنفراوانی و ئازادە لەوەی قسەکانی خۆی بکە بافەرمێ زۆر سپاس بۆ ترای نووسەر ڕۆژنامەنووسمان داگیری هەروکەشیشانی وەرە بەڕێزان بەردەوەی واری مداخلەتان لە ئاگادارتان دەکەینەوە کە لە درێژەی وەرزە ڕۆشنبیریدا چەند کۆڕێکتمان بەدەستەوە ماوە کۆڕێک بۆ برای بەڕێزمان مامۆستا حەیدەری حاجکردریدا لەلایەن ناوەند ڕۆشنبیری سۆران پێشکەش دەکرێت بەڕێزان ئێستاش ئەگەر پێشنیارێکیان هات مداخلەیەک پرسیارێک پێ لەسەر بابەت دەکەیت شەیەکانی لەبەری سۆرە کەوا بە هاوکاری ڕێکخراوی پێگەلی نەرویجی ئەم وەرزە ڕۆشنبیریە سازکرا و سوپاسان دەکەین زۆر زۆر بەخێربێن بە حەقت مایەی خۆشحاڵی و ڕەزامەندیە بەڵێ دەڵێن لە جیانە کۆڕێکە بێت دوو کەس دەچی و لە سۆران دەکەت دەچی و لە ڕەوانز 200 کەس دەچی ئەو قیاسە لە لای ئێمە نییە ئێوە هاتنی ئێوە هەموو شتێکە بۆ ئێمە مادام ئێوە هاتوون گوێ لە کۆڕێکی مامۆستا نووری بێخاڵی ڕادەگرن لە ژێرناوی مافی مرۆڤ لە نێوان تیۆر و پراکتیکدا ئێمە سوپاسدان دەکەین ئێوە دەبێەوە باش بزانن ئێمە زۆر مادوون بەم وەرزە ڕۆشنبیریە بەڵام بە واجبی دەزانین قوتابیان لەگەڵمانن لاوان ئافرەتان ناوەندە ڕۆشنبیری و هونەری و ڕێکخراوزمانەکان لەگەڵ ئێمە مەبەستی ئێمە خزمەتکردنی لەبەری سۆرانە هەمومان دەزانین ئێستا سۆران بڕیاری پەرلەمانی بۆ دەرچووە ئەوە ببێتە پارێزگا کە دەبێتە پارێزگا لەقیدەی پارتی دموکراتی کوردستان برا گەورەیە لێرە هەیە قایمقامیەت هەیە حزبولایەنەکان هەن دام و دەستگاکان هەن پەروەردە دەست بەکارە جوانترین ڕووکاری ڕاگەیاندن نووسینگەی سۆران بۆ سەتەرایەتی کوردستان مەکتەبی ڕاگەیاندنی لە قیدا نووسینگەی سۆران بۆ دەستگای وڵات نووسینگەی سۆران بۆ ڕۆژنامەی برایەتی و خەبار ناوەندی ڕۆشنبیری سۆران لە ڕەواندز
کۆمەڵێ گروپ و هونەری ڕۆشنبیری هەیە. ئێمە تەمەنمان مانجێک و 4 ڕۆژە وەکو گروپی هونەری سۆراندا هەمومان باشی سەرشانی خۆمان دەزانین خزمەتی سۆران بکەین بۆ بەرەپێدانی بزافی ڕۆشنبیری هونەری فکری سیاسی ئاوادانی ئابووری کۆمەڵایەتی ئاینی هەتا دوایی. من بە گوناحی دەزانم بێم لە کۆڕێک ئامادە بم وەکو کادری حزبێک بێم بڵێم ئەمڕۆ دەچمە کۆڕی کاکنوورێکی سعیدۆسی پشتی لە عادیەدەم. گوناحە وەکو کادری حزبێک لایەنێک بڵێم دەچمە کۆڕی مامۆستا نووری بێخاڵی ڕەخنەی لێ دەگرم. نەخێر، ئێمە دەمانەوێت ئیستیفادە لە یەکتری بکەین. من ئەم فترێ زۆر مرتاحم، ئیستیفادەیەکی زۆرم لە کاکنووری و کاکنووری و واحدگوانی و ئێوەی بەڕێز کردووە. مەبەستی ئێمە ئەوەیە. سۆران ناوچەیەکی گوناحە، ناوچەیەکی بەستە زمانە. ئەمڕۆ بەیانی برادەری لایەنێکی ئیسلامی ئێرە گرتوم، گوتی کاک سەنام پرسیارێک کرد یەکەم گوتم فەرمۆ، گوتی بەس زانم ئەتوو مؤمنی یا ملحدی؟ گوتمە من هەردووکیانم. گوتمە من هەردووکیانم، بەڵام با جواب بدەمەوە ئەوزا ئەوڕۆ نەهاتۆ بۆ کۆڕە، نازانم کۆڕەکەی من یا من خاوێنی کۆڕ نیم، وەکو ئێوە میوانە. گوتم با جواب بدەمەوە، گوتم کاتی خۆی پێغەمبەری خۆشەویست درودی خوا لەسەر بێ لێیان پرسی ئەی پێغەمبەری خۆشەویست وەختی دەچی حزوری خوا نوێژی دەکەی فکرت بۆ چ دەچی؟ ئایا بە پاک و پێگەردی دەچی حزوری خوای؟ گوتی وەڵی فکرم بۆ شتێک هەر دەڕوا، کەس ناتوانێت لە وەختی نوێژیش بە تەواوی بچتە حزوری خوای، هەموومان خوای دەپەرستین و دەچینە حزوری خوای، ئیمانمان بەخوای هەیە. پێغەمبەری جوابی داوە، ئەو برادەرە عەلی کوڕی ئەبوو تاڵیب و سەلامی خوا لەسەر بێ. گوتی باشە ئەوزا پێغەمبەر دوو بەرماڵی نوێژەی هەبوو زۆر جوان بوون، هەردووکی دانابوو. ئیمامی عەلی تەماحی لە بەرماڵێکی کردبوو، پێغەمبەر بیداتە بەڵام شەرمی دەکردیەوە. پێغەمبەریش گوتی کاتە ئەمن ئەوها دەچمە حزوری خوای، بەڵام ئەتوو بڕۆ نوێژی خۆت بکە نوێژی عیشای گوت ئێستاوە بانگی دەدا بزان داخوا ئەتوو بە پاک و بێگەردی بەبێ هیچ ئیشتباهێک دەچی حزوری خوای. ئیمامی عەلیش چوو سەر بەرماڵی نوێژی خۆی دەست پێ کرد حزوری خوای گەورە. لە نێوەی نوێژە فکری لەوەی گوتی داخوا پێغەمبەری خۆشەویست چی هەبەرمان لەداتێ شینەکە یان سوورەکە کە نوێژی تەواو کرد. ئەمە ئیمامی عەلی ئینسانش ڕاست بۆ بوو، ئینسانش پاک بوو. گوتی ئەی پێغەمبەری خۆشەویست درودی خوا لەسەر بێ، گوتی وەڵڵاهی لە نێوەی نوێژی فکرم چلۆ ئەوەی داخوا چی هەبەرماڵی دەدێن. جا میسال لەسەر ئەو قسەی ئەو برادرێک کە ئەوڕۆ سەر لە بەیانەی زووری قەیگرتم ئەتوو ملحدیە، بابە مەسەلەی مە ئیلحاد و ئیمانیە، مەسەلەی مە خزمەتکردنی دەبەری سۆرانە بەڕێوەبردنی ئەو وەرزە ڕۆشنبیرە. لۆیە جارێکی دی سوپاسی هەموو لایەنەکان دەکەین زۆر بەخێربن. سۆران لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی جوگرافی هەمومان ئەوە دەخوازین وڵاتێکی کوردیمان هەبێ لە هەر سوار پارچەی کوردستان پێک بێ. سۆران لە ڕووی جوگرافیەوە مرکزی کوردستانی گەورەیە. سوپاسی دەکەین کۆڕەکەی بەپێز بوو، کۆڕەکەی مای ئەوەیە ملاحزاتمان هەبێ، پرسیارمان هەبێ، پێشنیارمان هەبێ، دەتوانین گفتوگۆ لەسەر کۆڕەکە بکەین. دەستخۆشانەی لێ دەکەم، زۆر سوپاسی دەکەم و ئاغوی کۆمەڵایەتی هونەر و وێژە و فەلسەفە و فکر و داهێنە یۆنانی کۆنەکان ئاغویەکان. بۆ نمونە بۆ ئەو کتابەی مامۆستا ئەفلاتون دوشواز و مستسلام بگوان ل باز کردن مسئله راخنه یا راخنه دیگرتن هر دی لیما معرضین بو هوا بو کم کنتی بو ناشر زیاد عندش کاتلی لا راخنه شرعیتی کوی دستپنی بلام راخنه کردنی نرمید و از راخنه کردنی بیو دو از جوازن لیما اگر وقت ما مستسلام ما ماشي كذا فرادي بروح شي شرانجيزي ودي من او شرانجيزيش نقولها كخوش يعني او كان سلام دام شرانجيزي ليش نقولها قبل ان يرخص هذا دراسه اللي بروي من جواز كان يوم قبولها بالتفاهم اللي كان باو شرانجيزي دي من دراسه برا ما درخنا قلت ما فيها ليش كلمه ذكري رخنا قلت وسيله وراس كنويه في وسوديان دي وخدمه كلين دي زياده كنيس زانيان شارسان ياخش شار زيك سباز باسكني دولة يونان قال بيشيش ما مسلسلان مع البخوي بقى هناك بابا كردي أجينا من لو كباس لا ياسر دراكور ياسر سولوني يونان كم جرينجيو ياسر لو كذا كم دولتي ناوندي تجرينجيو برزاس كوبي بروباتيك دوازان ليوا
باس لك محاولات ما في بجابوني الاتصالات يا سادانان هي دري الزمن كان يخوانوا تيوش كان ديمقراطية وهلوها روائية حفظنا روائية يكساني لا حكم دعوانا هميان سنة بدن أنا كمان شو مرجع باس كمان بكتب اليوم زيقلوي من حتى توريش يوم دانابو كبداخل كمرجع كردي تنها شهر زايفوي بتزانامي ما فكان ملوك هيك وهو سكيتش ما في ملوك باي دولتي تنها مشترك لباري ما في ملوك زاني داري وسيبندي ولا زاني من تولي كم داري كربو سبارت بهم أورك ودني الدولت يعني ياخذ هرمات يعني يا حتى أن يخوي ولاتي ذاك سبارت ما فكان ملوك دار الجابون دا نتوي بتوكانش موافق هنا ياخذ رزام دخلنا نسدر اليوم متفق بينه كمال الدولة يا رجال منا وكل تاشي كل يوم شهر زي أو زارنا ما نشاف أورك ودنا أو ديكومنتانش بتاعك درجاني سياسي كورجاني كمالات رجال كل سوديو بني والله مديار دفتك هلا وانت قلنا دخل أكثر الدول مزايد كم ده راي برز وخوش ميسي ما مسافرين لا حسيش نعم سكين مع مسافرين ويكا فارس جيسولان أو الكوركان ده يأخذ الناس الواتكان ده دو تاسيبك بس فما كان عمادنا يأخذ رجيش بتساوي تابعان لوان أفرتنا عمادنا تنعمل مع مستايق بداخل من كمان مسام راسه من لو قدر إيدم كفي شوي ملته كريروشن كيروي أو قليل كمال كتابين يعني كسي عمادني بيدا لكورك داخل صار شيء ده بجدار بي بداخل وش ما شاكين زور بيت زارن ما مستايق رنج ده ولكن هو ناتو أن أبصارك كحقي إرشاد الاجتماعي والوردية كان بدايته وش النتيجة ضعفية الإنسان من نازل بس ما مستايق عمل النبي والله رنج زي قريب أواني كديار براسي من نمش بيش كماش بيقولنا وقلت مقانا خواصة بيت حساسية تويكا بلاد الرومانسية وبلاد السورة من خم بشر دلها زاني من خم بخنا كاري وزان بتابتي وكمالي براسي بيان صدرون لهم كونوا صار شكانا ما لهم بلا من استعداد لا رواندس بيرميد كاس كارد ودينم كإنسان كرنجة غير من دواريش الدور كان بيت البلان دبر روح يمشي مقاومة الدولة ياخذوها من بدعوة نامين بيرميد كذا بيت بيرميد كذا قبل دين. زور سپاسی آماده بودن که میوادر نکولکان لحظهش بشری چی فرامتر آماده که با ایران می‌رخنه که ما مستقبل از ما مستقبلی چه دیگه کلاسی خوب زور سپاسی آماده